بە پێیامارەکانی وەزارەتی تەندروستی عێراق کەرکوک لە پێشەوەی هەموو پارێزگاکانی عێراقدایە دەڕووی تۆمارکردنی حاڵەتەکانی تووشبوون بە کۆرۆناوە. بەڕێوەبەری هۆبەی تەندروستی کەرکوک دەڵێت هۆکاری بەرزبوونەوەی ژمارەکان پەیوەندی بە زیادبوونی ژمارەی ئەنجامدانی پشکنینەکانەوە هەیە لە پارێزگای کەرکوک. ڕێژەی تووشبوون زیادە، یعنی ئێمە لە مانگی شەشەوە تا ئێستاکە پەتاکە و لە شەپۆلی یەکەمین و بەردەوامە. لە ماوەی هەفتەی ڕابردوودا لەبەرەوەی ئامێری تازەمان بۆ هات لە بەغداوە و کتاتی تازەمان بۆ هات، ئێمە دەستمان کرد بە زیادکردنی ژمارەی پشکنین بۆ هاوڵاتیان. ئەمەش وای کرد کە ژمارەی ئەو ژمارانی تووشبووانی کەوا بە پشکنین دەریانەکەین زیاتر بکاتەوە. ئەوی مانای ئەوە نییە ئێمە ئێستاکە پەتاکە لە زیاد بوونە، نە، ئێمە مانایەوەیە ئێمە پشکنینمان زیاد کرد، ئەوانەوە دەرەکەون لە پشکنینە زیاتر ئەکات. وەڵام ڕێژەی داخلبوون بە خەستەخانەکان و ڕێژەی مردن هەر وەکو جارانە زیادی نەکردووە. لێپرساوەکەی تەندروستی کەرکوک ئاشکراشی دەکات بە پێی دوایین لێکۆڵینەوەکان حاڵەتەکانی تووشبوون بە کۆرۆنا لە سەراستی هەموو عێراق بارێمی کوردستانی شەوە کەمیان کردووە. ئەمە سەر ئەبینین لە پارێزگاکانی خواروی عێراق کەمە بێتەوە، ژمارەی تووشبوونیش تێستەکانی زۆرە. تر نازانین ئەوە ئایا پەتاکە لەوێ بەرەو کەمبوون نەڕوات یان تێستەکانیان بە شێوەیەکی زانستی وەرناگیرێ. ئێمە تا ئێستاکە ئەو تێستانی کە وایستایەکەین لە کەرکوک بە دوای بە گوێرەی ڕێنمایەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی کە لە 12 بۆمان هات، ئەویش باسەکە نەهوو کۆرۆنا ئەوانەی کە یەکێ سەرێشەیشی بێ احتیمالە کۆرۆنا بێت، کە یەکێ چاوی سوور بێت لەوانەیە کۆرۆنا بێت، تووشی زگچوون بێت، تووشی زگێشە بێت، تووشی گیانی هەمووی ژان بکات، تووشی پەڵە و شتی پێست بێت، احتیمالە کۆرۆنا بێت. ئێمە بە گوێرەوە ئەمانە تێستەکەن کەوا نیشانەیە لەسەری فایتر تۆ کە ئەوانەی وات تێستیانەکەی کە نیشانە لەسەریانە ژمارەی دەرکردنی تێستەکان ئەو دەرکردنی نەخۆشەکان زیاد دەکەن. بە پێی ئامارە فەرمیەکان تا ئێستا لە کەرکوک 21,943 حاڵەتی تووشبوون تۆمار کراوە. هەر بە پێی ئەو ئامارانە تا ئێستا لە کەرکوک 17,095 تووشبوو چاک بوونەتەوە، 713 تووشبوو ژیانیان دەستداوە. بە پێی ئەو ئامارەی تەندروستی کەرکوک 138 نەخۆشی کۆرۆنا لە نەخۆشخانەکاندا ماون بەهۆی کۆرۆناشەوە، 10 پزیشک و کارمەندی تەندروستی ژیانیان دەستداوە و 1966 پزیشک و کارمەندی تەندروستیش تووشی کۆرۆنا هاتوون. عومەر غەریب، کوردسات نیوز، كەركوك.